لە سنووری پەروەردەی ڕانیەدا 64,000 قوتابی لە 200 قوتابخانەدا درێژە با خوێندن دەدەن. ڕەوشی پەروەردە و فێرکردن لە سنووری پەروەردەی ڕانیەدا بەدەست چەندین کێشە و گرفتی جۆراوجۆر دەناڵێنێت، لەوانە کەمی بینا کە بۆتە هۆی دوو دەوامی و سێ دەوامی و لە قوتابخانەکان، هەروەها لە ڕووی پێداویستیەکانەوە قوتابخانەکان گرفتیان هەیە و کەمی کورسی و مێزی ناوپۆلەکان گرفتێکی دیکێ و ئەمە بەدەر لەوەی کە ژمارەی مامۆستایانی میلاکی وەک پێویست نییە. بەرپرسی ڕاگەیاندنی پەروەردەی ڕانیە دەڵێت بۆ چارەسەری گرفتی دوودەوامی و سێدەوامی پێویستیان بە نزیکەی 6 قوتابخانەی دیکە هەیە. لە ئێستادا چەند بینایەکمان هەیە لە بواری جێبەجێکردندان لە ئێستادا دوو بینامان لە بواری جێبەجێکردندان و بینامان هەیە خێرخوازی بووە واتە کۆمەڵی بینامان هەیە لە زمنی نۆژەنکردنەوەدان وەتە بەشێکشیان تەواو بوون، بەڵام ئەمە بەشێکی زۆر کەمە و گفتە پەروەردەکان لەم سنوورە تێر ناکە. ئەگەر بمانەوێت پەروەردەی ڕانیە ببێتە پەروەردەیەکی یەکداوامی پێویستمان بە 56 بینای تازەی خوێندن هەیە. نزیکەی هەفتەیە کە زەنگی دەستپێکردنی خوێندنی ئەم ساڵ لێدراوە، بەڵام بەهۆی ئەوەی قوتابخانەکانی ڕانیە توانای لە خۆگرتنی ئەو ژمارە زۆرەی قوتابی سنوورەکەیان نییە، تا ئێستا لە بەشێکی قوتابخانەکانی پرۆسەی خوێندنی دەستی پێ نەکردووە. یەکێک لە قەیرانە قوڵەکان کە لە سێکتەری پەروەردە هەیە ئەمڕۆ کەمی بینایە، ئەم کەمی بینایە کاریگەری کردوتە ڕاستەخۆ سە پرۆسەی پەروەردە. بۆچی هەندێک جار لە خوێندنگا هەیە خوێندنگایەکی بنەڕەتی لەگەڵ ئامادەی بەرێکەوتنێک دروستە بێ، یان دوو ئیدارە لە ناو ناوەندێکی خوێندندا، یان ئەوەتێ بەرزبوونەوەی ڕێژەی خوێندکار خوێندنگا هەیە لە ناو سنووری ڕانیە بە ئامادەی و بنەڕەتەکە یان هەردوو ئامادەی یان دوو بنەڕەتی 1200 خوێندکار لە بینایەکە و بینایانەش دیارە چەند ساڵی پێش و نۆژەن نەکراونەتەوە نتواندراوە نۆژەنیان بکەنەوە لە ڕووی کەلوپەلی خوێندنگا نەتواندراوی سیفادەیەکی وای لێ بکە. ئێستا بۆ نمونە چەند ڕۆژێک بەسەر ساڵی نوێی خوێندندا تێپەڕیوە نەمانتوانیوە و بە شەوانەکاندا بەشکەین بەهۆی زۆری بەرزی ژمارەی خوێندکار لە هەمان کاردا کەمی میلاک لە هەمان لە کاتێکی تردا نەبوونی هەندێک شوێن کە لە ناوچە گشتیەکاندا یان لەو شوێنانەی کە ژمارەی دانیشتوانی لە بەرزبوونەوەدایە بۆ ئەوی بتوانین ڕێژەیەکی بەرچاو خوێندکار وەربگرێن لە ئاسخواستی خەڵکدا بێ لە سنوورەکەدا. چەندین ساڵە کەتی پەروەردە و فێرکردنی هەرێمی کوردستان بەدەست دەیان قەیرانی جۆرا و جۆرەوە دەناڵێنێت بێپلانی حکوومەتی هەرێم و خەملێ نەخواردنی پرۆسەکە کێشە و گرفت و قەیرانەکانی کەرتی پەروەردە وەک نەخۆشی بۆ ماوەیی کابینە بۆ کابینە و وەزیر بۆ وەزیر دەمێنێتەوە. دیاریش نییە وەزیری نوێی پەروەردە و کابینەی ئەمجارەی حکوومەتی هەرێم دەتوانێت گرفتەکانی پەروەردە ڕیشەکێش بکات یان هەروەک ساڵانی ڕابردوو بەهۆی خراپی و بێکوالەتی خوێندنی حکومی بە ئازاری خوێندنی ئاهلی گەرم دەبێت و جمەیان دێت لەو قوتابیانەی کە لە دەست قوتابخانە حکومیەکان ڕادەکەن. ڕێنە زەرسەلان، کەناڵی ئاسمانی پێام، دەڤەری ڕاپەڕین.